ڕۆچکەتم بەس نەخۆش لە مێژان خۆ پێشی چی خۆ نەخۆش بووم بەس حیلازم بوو دەورەگرتن وەستەگەوتیژە کەتەنەوە دەستان وازم لە خۆی پێشمەرگەیەکی خاننشینە و 4 مانگە کەوتۆتە سەرجێگا. ڕۆژە 5 واتە بوو لێدامانی دیکە 5 واتە دیکە 25 واتەی لێدام شەو. ناجیح عەلی تەمەن 48 ساڵ 12 ساڵە بەدەست نەخۆشی شەکرە و گرژی کۆڵۆن دەناڵێنێت. هەڵامەکان دیش هەتا دەکەم نەمایە تاوەکو ئێستا 4 جار تووشی جەڵتەی کۆڵۆن بووە. 2010 هەستم پێ کرد شێڵان لە جەلتەی لێدام نەمزانی 2010 جەلتەی لێدام منجیش 4 جارە زەلتەم لێ بدا سوکەریە مانجی باعی 120,000 لێ کردم مایدەش دەرزیەکی بە 15,000 لە ڕۆژە 2 دەرزیم هەیە لەو دەرزیانە لە بنەماڵەکەی ناجیح 9 کەس بە ماکەکانی نەخۆشی شەکرە و شێرپەنجەی کۆڵۆن گیانی لەدەستداوە. بەهۆی کەمی موچەی خاننشینەکەی و زۆری خەرجی دەرمان و پێویستی ماڵ ئێستا لەسەر نەخۆشیەکەی $2000 قەرزداری کڕینی داو دەرمانە. شاید بێتە سوێن دادانشین وەڵی کە جەتە لێ بدا تەنگە نەفەسا وەزی زۆر خراپە ئازاری زۆرە لە بە قەلبی خودەگریێ ئێستا عیلاج یعنی توانامێت چمە عیلازان لێ بکڕ دکتۆرەکان گوتی فەوڕی دەبی نازوڕی لە بۆ بکرێ گوت دەبی بەرێ گوتی 2 نازوڕی هەیە دەبی بکرێ ئەمش گوتم توانام نییە نا نەمکردیە چیمە دکتۆری گوتم دکتۆر جەتەڵیدا گوتێتە 3 ڕۆژکە داخۆزانە وەسەیگە خراپ و ئەگەر چابوو دەبی بێ ئێ دەبی بچ بامەش پارەمە بوو بە تەکسی بچم کندکتۆرەکە. ناجیح ناتوانێت بەشێکی زۆری دەرمانەکانی بکڕێت. ئەمەش وای کردووە شەکرەکەی بەردەوام بەرز و بێ کۆنتڕۆڵ بێت کە هۆکار بووە بۆ ئەوەی کاریگەری لاوەکی لەسەر زۆربەی ئەندامەکانی جەستەیی دروست بکات. أكيد تأثيرات السكر هي تكون متعددة على كافة أعضاء. بەدڵنیاییەوە نەخۆشی شەکرا چەندین کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی جەستە هەیە بەتایبەت لەسەر دەمارەکان بەراورد بە بەشەکانی دیکەی جەستە بە دیاریکراوی دەمارەکانی دڵ و دەماغ هاوکات کاریگەری لاوەکیشی لەسەر گورسیلە هەیە بۆ ماوەیەکی درێژخایەن هەروەها کاریگەری لەسەر هەستە دەمارەکانیش دەبێت بۆیە کۆنتڕۆڵکردنی شەکرا شتێکی پێویستە بەڵام بەداخەوە ناجیح بەدەست شەکرەوە دەناڵێنێت شەکرەکەشی بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵ نەکراوە. ناجیح باوکی 7 منداڵە 3 منداڵی هاوشێوەی باوکیان نەخۆشی شەکرە و گرژی کۆڵۆنیان هەیە نزیکەی 2 ساڵیشە کچێکی تەمەن 20 ساڵانی بە شێرپەنجەی گەدا گیانی لەدەستداوە. فەرهاد وەڵەمەری ڕوودا و هەولێر. ئەم دێ ئەبرکەل سەرەوێ نەخۆشییا کاک ناجحی ئاغڤین ji ber ku nebitine ew tûj bûye zarokên wî jî tûj bûyne matirsiya kulser wî çê bûye diba kulser zarokên wê jî çê bibîtin demek dirêjînek û kiçeka xwe ji dest daye bi heman nesaxiye ev rûkem dê behsa çaresera wî bikein behsa bandora ve nexweşiyê li mala wî bikein pêşmergeyekê xana nişîn viyawayî ketiye bin zextê دێ برێز ستی هەڤژینا کاکناجحی گەلمە بیتن کاکناجح بخۆن و کە گەلەکە نەساخاو نەشێت بخۆ بیتە مهێوان هەکە من حەز کرد گول دەنگی بخۆ بینە بخۆ باغبیت ئێستیخان مهێوانە مەلگەل برێز دکتور سەلام فەرید کو پسپورە نەخۆشیên هەناوانە ئەو ژی مهێوانێمەیە گەلە گەلک سپاس بەهۆین ئەڤرکە مهێوانێن بەرپرسیارم ئێستیخان سەلامەتی بیت بوو کاکناجحی ئەوەی ئەوە ئەزانم نوکەش ئێستا لە لای دکتۆرە پێماڵێت ئێستا ڕەوشی تەندروستیە و چۆنە؟ بەرێ داخلمان کردیە ئەمەلاتمان نەبوو کردیە. ئەمەلیاتی چیتان بۆ کردیە بۆچی داخلتان کردیە؟ بەرێ قەسەی درمان و کردیە. ئەوە کەی بوو؟ بەرێ ئەوەی جەڵتەی قۆڵۆن و ماعیدەی. جەڵتەی قۆڵۆن و ماعیدەی کۆنیان تازە شێکێکی دوای ڕاپۆرتەکەش جەڵتەیەکی تری لێداوە.
بەرێ چار زار زەتەڵیدا لە مشتیدا زارەش هەردوو جاری لێدا چار زار. ئەوە کەی بوو ئەو جەڵتانە کەی بوون؟ بەرێ لەبە ئەوە کچەی ینی ئەوەی نەکردیان توانەمان نەبوو ینی بستا خەستەخانەچی لەبەر کچەکەی ئەوی تەمەنی ویستارەکە هەر هەناوی دێشاویش دوای زەڵتەی سوکەری لیدا دوایەوە لە هەیە خستی تواناشمان نەبوو بستە دەختۆری شەیاخە. یعنی مەبەست ئەوەیە کاک ناجەح لەبەر کچەکەی لەبەر خەفەت وای لێ هات؟ بەری ینی ئەوەشی نەکرد توانای بسە دەختۆری هیچ حیلاز و شتی نەکرد یا دکتۆر گوتی بەری. ئەتوانی پێم بڵێیت کچەکەت چۆن بوو کە گیان لە دەستدا خوا لێ خۆش بێت؟ ئەتوانیت بووم باسکەیت ئەتەوێ بووم باسکەیت؟ ئەو کچەکەم؟ بەڵێ شەیان خا کچەکەم؟ بەڵێ. ئەو کچەکەم 4 ساڵ بوو دەڕشاوە ینی دکتۆرمان پێ کرد هیچ نەیدەگو ینی ژێر پەنجێ ئەوانەیە برمانە ئیرانێ برمانە تەورێزێ برمە سلێمانی هیچ ئەوان نەکرد هەر گوتیان هیچ نییە. کاتی ینی ئەوەش بوو گوتی وچ کاتی ئەمری خوای کرد ئەو ڕۆژی ئەوە بوو مەقابلەی بوو لە بۆ دەرەوە بچیتن گوتی ژێر پەنجەیە. باشە هیچ ئەوە دکتۆرەکە چارەسەری نەکرد دکتۆرمان ینی ببوورە یعنی کچەکەت بە سوتفە زانیتان یان پێش ئێستاش هەبووە چونکە لە ناو راپۆرتەکە دەڵێن لە بنامەڵەکەی کەس بە ماکەکانی شێرپەنجەی کۆلۆنگیانە لە دەستداوە ینی پێش ئێستاش ئەمە هەبووە لە ناو خێزان و بنەماڵی ئێوە؟ بەری کێن ئەو کەسانەی تر کە بە شێرپەنجەیان هی کۆلۆمبیا هی گەدە بێ کێن ئەوانێکە گیانە لە دەستداوە؟ بەرێ وەڵاهی ئەو داشی بە و حاڵەتەی ڕۆیە بە جەڵتە و قۆڵون و مەعیدەی ژێر پەنجەی. ینی دایکی کاک ناجەح لەگەڵ کچەکەشی بە هەمان نەخۆشی؟ بەری ئەی ئێستا مناڵی تریش هەیە نەخۆشن لە ماڵەوە 3 منداڵی دیکەش نەخۆشن ئەتوانی پێم بڵێت ئەوە چ نەخۆشیەکە؟ وەڵاهی شەیان خان ئێچان پێی برێم پێی حەمەلاتم و کردیا دەستکماکوە بوو بەس ئەو کچەکەی تکەم لەوی گچکەترا مەحەدەر دەرێ مەعیدە قۆڵۆنم دێشی مەحەدەر قۆڵون مەعیدە دێشی ینی ئەویشم ینی هاتچم ینی پێم نەکرا ینی بێمە دەختۆری سەدانشی دەختۆری بکەم 3 زاریشم بردیە بەس توانام نەبوو. تەمەنیان چەنە؟ وەخوای نازانم وەڵا نازانم تەمەنیان چەندە. یعنی 10 ساڵین 15 ساڵین 20 ساڵین؟ بەری ئێچەند 15ەیە لە ئێکە چەند دەزانم ئێچەند 15 ساڵە. باشە چارەسەرێک وەردەگرێت؟ ئەویت کە شەوی گچکەتەرە سلفی 5 شەیاخە بەری چارەسەر وەردەگرن؟ ئێچەند سلفی 5 شەیاخە. باش ئەوە یعنی 11-12 ساڵێکە ئەو تریش 15 ساڵە ئەو مناڵانە چارەسەریەک وەردەگرن حەب دەرمان؟ ناوەڵە. بۆچی؟ هیچ کەس ئەوش سکوەری لێ کڕۆپا گەورەکەم. ئەتوانی پێم بڵێت بچی چارەسەری وەرناگرن پێویستیان پێ نییە یان ئێوە نەچوون بوو لای دکتۆر؟ وەڵاهی شەیان خان نەمتوانی حەبی بەم هەبردی چشم ئەگە بسوورمان پاڕەشەندامێ ئەو کچەکەم هەر بردیە ینی لە بۆ دکتۆری بەس ینی هەر حەبوو عیلاجی دایتەوە هینایتمەوە ئەوشەوە بابی کەت ینی ئەوە نەخۆش و 5 مانگە لەسەر جێیە. کەی بوو کە کاک ناجەح کەوتە سەر جێگا 5 مانگ پێش ئێستا بوو بەڵام بەرێ ئەوە لە بۆ بەرێ وەڵاهی و 5 مانگە شەیان خان کەت ینی جەڵتەلیدا جەڵتە لە مشتیدا
ئەوەی دەی دکتۆر دەرێ مەعیدەی 175 ڤایرۆز و بەکتریای گرتیە. ئێستا چارەسەرێک وەردەگرێت؟ بەرێ ئەو ناز وەردەگری. باشترە دوا عیلاجەکە؟ بەس ها خێرخواز یعنی لە با هینایمە بەرێ باشە ینی هەر ئەو خێرخواز ینی یارمەتیان دام ئەوەندە ڕۆژانە لە ڕەمەزانێ گەرا نەمتوانی بمە دکتۆری ناجێ. باشە هیچ مەعاشێکتان نییە لە ماڵەوە؟ بەرێ بەس ینی شەیان خان ئەمن نازانم لە بۆ مندارە سەر بکەم ینی مەسرف مارێ نا لە بۆ ئەو نەخۆشانە سەر بکەم. یعنی تەنها ینی برێم قەردی کچەکەشم لەمدایە. یعنی لەسەر کچەکەت قەرزاریت لەسەر کاک ناجەحیش قەرزاریت ئێستا ینی بۆ ئەو مناڵانە بەس لەبەر وەرە قەردارم ئەو بابیشی بەسەر داهات. بەڵێ بەڵێ فەرموو گیان تاویکە. بەرێ بەرێ باشە دەڵێن هەنێک جار لەبەر گرانی یان لەبەر نەبوونی پارە ئێوە ناتوانن چارەسەری حەبوو دەرمان بکڕن بوو کاک ناجەح یان بە مناڵەکان خا لەبەر نەبوونی یعنی ئەو پیاوە پاشی کچەکەی یعنی کوکات یعنی هەر نەستاوە نەیتوان یان بستە ئیشێک بکە توانای نەبوو لەبەر شەکرەکەی زۆر بوو هەر دەرێ ینی ئەوەمە دەتوانای نەبوو ینی مستەخەستخانە شتی هەیادەی. باش لەگەڵم بمێنە ستیخان من ئەچمە لای دکتۆر دەگەڕێمەوە لای ئێوە تۆزێک ئەمەوێت دوای ئەوە کە گەڕێمەوە لای ئێوە تۆزێک باسی ڕەوشی دارایی و ئابووری عایلەکە بکەین بزان ئێوە چۆن خۆتان ئەتوانن مەسەلەن بەو هەموو نەخۆشەوە لە ماڵەوە مناڵیشت هەیە ئەتوان چۆن ئەتوانن بەڕێوە بن من دێمەوە لای تو بەڵام با بچمە لای دکتۆر سەلام. دکتۆر بەخێر بن زۆر سپاس ینی نو کەس لە بنەماڵەیەک بەیەک نەخۆشی بەڕاستیش ینی زۆرە ئەوە بێگومان ئەوە بووماوەییە نە لە باوک بوو مناڵەوە ئەڕواتوانی پێم بڵێ ئەمە چ نەخۆشیەکە کە ئەوە هەموو کەس لەم عایلەیە تووشە بن. ڕاستیدا سەبارەت بە برام ناجەح کە بەم دوایانە سەردانی ئێمەی کردووە هۆکارەکەی ئەوە بووە کە سوکەریەکەی شەکرەکەی ڕێک نەخراوە بەپێی ئەو پشکنیانەی کە کراوە کە سوکەریەکەی زۆر بەرزە شەکرەکەی بۆ ئەوانە بە بەردەوامی دەگاتە 12.5 کەەوەش زۆر بەرزە بەدڵنیاییەوە ئەم بەرز بوونەوەیە لێکەوتە و کاریگەری زۆری دەبێت بەسەر جەستە و لەگەڵ ئەو نەخۆشی دیکەی درێژخایانی کە برام ناجەحەتی کە لە ڕاپۆرتەکەشدا ئێوە باستان کرد. لە ڕاستیدا ئێمە بە شێوەیەکی ڕێک و پێک چارەسەری شەکرەکەمان پێداوە و سپاس بۆ خوا کۆنتڕۆلی ئەو شەکرەمان کردووە کە دوومان نییە دوایین پشکنینی ئەو نەخۆشە لە 12.9 ئێستا بۆتە 7.9 بۆیە 5 سپلات دابەزیوە لەو ماوەیەدا. ئامانجی سەرەکی ئێمان زۆر کەمکردنەوەی ئەم ڕێژەیە کە کەمتر لە حەفدی بەدڵنیاییەوە ناجەح چەندین نەخۆشی هەیە لەوانەوە کێشەی هەرسکردنی هەیە ئەمێری هەرسکردن و ناڵووری هەرسکردنی بۆ کراوە لە نەخۆشخانەی ڕزگاری و سپاس بۆ خوا ئەنجامەکەی دڵنیایی کەرەوە بۆ کێشەی گەورە نییە. کێشەی سەرەکی برام ناجەح ئەوەیە هاوکردنی هەیە لە گەدەوە لەگەڵ هەندێک لە 12 گرێشی کێشەی تێدا هەیە و پشکنینی بەکتریە ئێکچبایلۆری بۆ کراوە و پشکنینی ئەنجامەکەشی ئەرێنی بووە بۆیە کێشەی هەیە لە هەرسکردن کە بەکتریاکە زۆر کاریگەرە لە ئەمێری هەرسکردنیدا لە بۆیە پشتیوان بەخوا بە و چارەسەرکردن وەردەگرێت دوای 2 هەفتەیان هەفتەیەکی دیکە دەگەین ئەنجامێکی باش بوونی ئەم بەکتریایە. دکتۆر بەسم پرسیارەکە ببوورە هین بژن کێشەیە مەزن مەسەلە شەکرەیە و پشتین گێژی هەندێک هاوکردن یانجی ئیلتیهابات یەتین بەسێک تشتێ دی هەیە
ئەوا کوتمەڵە کاک ناجحیدا مەسەرەن دەیکاوی بن شێرپەنجیا کۆلۆنێ جا نەخۆش دەستدایەکی چاوی شێرپەنجیا گەدێ سێزار وێن دیژی گازنداژی گەدە و کۆلۆ ناخواتکەن من دوێت ئەس vê bizanim evî tiştî ev nesaxiyeke bûmaweyî ye têteve guhastin ji babî bû zarokên wan ji ber ku dêka kak nacih û kiça kak nacih hemî tûj bûyne yanî evê nesaxiye me tirsî ser evê xêzanê hemî heye û zarokên wan بەدڵنیاییەوە لە هەندێک لە نەخۆشەکاندا ئاشار پێنجەیی کە ڕەنگە پەیوەندی هەبێ بە گواستنەوە بە بۆ ماوەیە بۆ بوونی ئەم جۆرە بەکتریایە بۆ ماوەیەکی درێژە هەیە کە ئێچبایلۆری پێدەگوترێ ئەمە لەگەڵ کادا دەبێتە هۆی ئەوەی کە گەدەی تووشی گرفتە بێت و ئەمە وا دەکە ئەو ماکانە دروست دەکات و ئەم بەکتریاش دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجە بۆیە بینیمان لە زۆر لە خێزانەکاندا دەرکەوتووە هەمان کێشەیان هەیە لەو بەکتریایەوە بەشێک لەو خێزانانە بوونەتە نەخۆشێکی شێرپەنجەی پیس ناجح چارەسەریە وەرنەگرن مەترسیل سەر هەیە و ئەوجی بیتە پەنجە شێر بەڵێ بەدڵنیاییەوە باشە ئەمە پێشبینی کراوە بە تایبەتیش ئەگەر هاتوو کەسێکی نزیکتە بێت لە پلەی یەکەم کە شێرپەنجەی هەبێت لە مێری هەرسکردنی و بێگومان دەبینین لە ئەندامەکانی خێزانەکان دەهەیە بۆی ئێمە داوا لە هەموو ئەندامانی خێزانەکان دەکەن کە پشکنینی هەرسکردن بکەن بۆ ئەوەی بزانن چینە و چارەسەر وەربگرن بۆ ئەوەی دوور بکەونەوە لەم نەخۆشیە کارەسەدبارە ئاخفتنە هەوای یا پزیشکی و تەندروستی بۆ ئەوێ خێزانێ چییە؟ ئەدوێت چ بکەن داکو و کۆنتترۆل ئەوێ نەساخیە بێتەکردن نەبێتە مەترسیەکە زێرەتر چارەسەری دوێت گیرانن ji ber ku xêzan biş ez neşêm biçim çareseriya ve hemî nesaxiya bikem xêzanê rewşaweya darayî geleka xirab e vê çi bû vê xêzanê bihête kirin لە ڕووی پزیشکیەوە دەکرێت پشکنینی بۆ بکرێەوە سپاس بۆ خوا ئێستاش پشکنینە هەیە لە هەولێر بۆیە ئەم پشکنێنەوە دەکات کە زووتر ئەم بەکتریایە بدۆزرێت و ئەگەر هاتوو دڵنیابین لە بوونی ئەو بەکتریایە لە هەر ئەندامێکی خێزانەکەدا ئەوە دەست دەکرێت بە چارەسەری پێویست ئەویش دوو جۆرە دژە بە ئەنتیبایۆتیک هەیە لەگەڵ چارەسەری قوڕعە مەعیدەی گەدەی کە ئەوبازۆل هەیە بۆیە ئەم چارەسەریە زۆری پێناچی و تێناچێ پارەکەشی بە شێوەیەکی خولی دەتوانێت چارەسەری خۆی بکات و تێچێتۆ نییە هەوا سپاس بۆ شروڤەیەوە بۆ زانیاریێنوە یەک پرسیارە دیمان مایە لەسەر کاک ناجحی کاک ناجح ئەگەر بەردەوام نەبیت چارەسەریە خودداش بەرکوهندێک جارەش بەر مەسەلەین مادی چارەسەری ڕاوەستیت پێشبینیتکە ڕەوشاوی خراپتر ببیت ئەگەر هاتووت هەندێک قۆناغادا ئیهمالیە بکات پشتگوێ خۆ بە پاوێژیت بەدڵنیاییەوە شەکرا نەخۆشیی درێژخایەنە و پێویستی بە چارەسەر و بەدەچوونی بەردەوام هەیە ئەگەر هاتوو چارەسەرەکە بپچڕێ بۆ هەر ماوەیەکدا ئەوە دەبێتە هۆی لێکەوتەی لێ دەکەوێتەوە و کاریگەری لەسەر لە شادەمارەکانی دڵەوە چونکە دەبینین هەروە جەڵتەی دەماغیش هەیە و ئەمە کاریگەری هەیە لەسەر بەرپرسیار بێتمە دەفسەتی خانێ ئەگەر دکتۆری دەمنەما بیش بەرکو ئەوی نەسا خەنەل کلینیکە سپاس بووی ئەو شێتن ینی بچیتن برای دکتۆر سەلام فەرید بستورە نەخۆشیێن هەناوە سپاس بوو هەوە ستیخان دکتۆر دەڵێت ئەگەر هاتوو چارەسەرەکان حەب و عیلاج و دەرمان پشتگوێ بخورێن زۆر خەتەرە لەسەر کاک ناجح اینجا یەکشی تریشی وت ئەوەی کە مناڵەکان ئێستا چارەسەری وەرنەگرن خوانەکە دوور بێ لەیان دەترسم ببێ بە نەخۆشیەکی کۆشندە یعنی ببێ بە شێرپەنجە چارەسەرەکە چەند گیرانە بوو ئێوە پارەکەی چەندە کە نەتان توانیوە بیکڕن
ستی خان دکتۆر دەڵێت ئەگەر مناڵەکان چارەسەری وەرنەگرن ینی دەترسن لەوە دوور بێ لەیان لەوان ببێ بە شێر پەنجە ئەگەر ئیهمالی بکەن و بەردەوام نەبن لە چارەسەری چارەسەرەکە چەند گرانە پارەکەی چەنە بەێ وەڵە عیادێ شەیان خان عیادەکان 25,000 فەحس و شتی دەبی لەبە بکرێ مەسرەفیان عیلاج گرانە دکتۆر گرانە لە نەخۆشخانەی حکومی فەحس نییە بکرێت هەردووچیان ئەو دوو قسەکان ناوەڵە گوتی دەبی ئەوەی بە جیهازیە ئەوەی فەحسی لە خوێنەیە بە جیهازیە بە چەندە فەحسەکەم بەێ وەڵی دکتۆر شەیان خان نازانم لە خەستخانەی بەرسەم ئەو دکتۆر حیمات لە بۆی دەکا گوتی بینە ئێرامیش نەمتوانی ببە یعنی لە خەستەخانە بەبێ بەرامبەر بوو یان بە پارەیەکی زۆر بوو ناوەڵە بە پارە بوو بێ بەرامبەر نەبوو باشە معاشێکتان هەیە لە ماڵەوە خانووی ئێوە کرێیە بەرێ کرێنیە بەس نەمتوانی ئەین چاکەم لە بە کچەکەی هەر عنی ئەمن هەر بەتەنێ بوویمە شەیان خانە و پێ ئەوە پاشێ و کچەکەتیە هەر بەتەنێ بوویمە نەمتوانی عنی معاشەکەی نەبە عیلاج دەم نەلۆ مداران عنی بیان بە مەدەختۆری نەقەردی پێ بدەم باشە تو بە من ئەڵێیت بەم ڕەمەزانە گەر خێرخواز نەبێت ناتوانم چارەسەری و حەبوو عیلاجی کاک ناجەح بکڕم بەێ ئێستاش عنی داوای خێرخوازان دەکەم یعنی عیلاجی ئەو پیاوەمان لۆ بکە خەیریان دەگاتێ کێ لە ماڵەوە هەیە یارمەتێکمان بدەن بۆ ئەو نەخۆشەی وەڵای شەیان خان ئەو کوڕە گەورەکەم سوکەری لێیە سوکەری تەڵەبەشە شەکرەی هەیە ئەویش شەکرەی هەیە کوڕە گەورەکەم باشە ئێوە لە ماڵەوە پێویستان زیاتر بە چیە مەسەلەن قەت هەبووە جارێک بچنە لە لایەنی تەندروستی پێیان بڵێن لە نەخۆشخانە پێیان بڵێن من ناتوانم ئەو چارەسەرە ئەو فەحسە زۆر گرانە بەڵام ئەبێ مناڵەکەم ئەو چارەسەرە وەربگرێت قەت هەبووە مەسەلەن هاوکاریەک شتێک لەلایەن نەخۆشخانەوە تەندروستیەوە قەت چویت بوو لای کەسێک بەرێ ئەم چوومە دکتۆری گوتی ئەوە فەحسەکە لە بۆ سکاڵی بە جیهازی دەکرێ ئیماعیدە قۆڵۆنی ئیماعیدە قۆڵۆنی بە جیازیە باش ئەوە لە خینی وەردەگری گوتی دەدەمە جیازی ئەمیش نەمتوانین لەمۆی بکەم باشە ستی خان تو سێ نەخۆشت لە ماڵەوە هەیە لەگەڵ باوکیان سێ مناڵە نەخۆشە لەگەڵ باوکیان بەێ هیچ ڕێگایەکیشن نییە مەسەرەن کەسیشن نییە لە ماڵەوە ئیش بکات لە هەموو شتێک زیاتر گرنگتر بۆ ئێوە چیە بیکرێت پێویستت بە چیە وەڵە هەیە من داوای لە خێرخوازان دەکەم یارمەتێکمان بدەن یعنی بە ئەو نەخۆشەی و 5 مانگە لەسەر جێە بەخۆم بەتەنێمە یعنی نازانم نەمەسرەفی ماری بکەم نەبوو لە خۆشان بکەم گەلێک سپاستی خان زۆر سپاس دەکەم سەلامەتیە بۆ کاک ناجەح سەلامەتیە بۆ مناڵەکانە زۆر سپاسانەکەم سەلامەت بیشە یاخان یەکشت بڵێم ئەم پێشمەرگەیەکی خانە نشینە 5 مانگە لەسەر جێگا کەوتووە بە جەڵتەی مشک 4 جەڵتەی لێداوە پێش ئێستا نەخۆشیەک هەیە لەگەڵ شەکر کە ئەو نەخۆشیە و بەکتریا مەترسیە گەر هاتوو کاک ناجەح واز لە عیلاجەکە بێنێت خوانەکات دوور بێت دکتۆر پێشبینی 5 شێر بۆ ئەو نەخۆشیە دەکات سێ مناڵیشی ئەوان بەڵام لەبەر دەستکورتی لەبەر هەژاری دایکیان ناتوانێت بیان با بولای پزیشکیان چارەسەر بۆ ئەوان بکرێت ئەڵە زۆر گرانە سێ نەخۆشە و ناتوانن دکتۆر ئەڵێت ئەگەر ئەو مناڵانەش چارەسەری وەرنەگرن خوانەکە ڕەنگە وەکو خوشکیان لێبێت کە بە 5 شێر گیان لەدەستداوە خێزانێکن لە هەولێرن ئەگەر هەر کەسێک بتوانێت خێرخوازێک لایەنێکی بەرپرسیار و مەسلەی تەندروستی نەخۆشخانەیەک هەبێت بتوانێت هاوکارە و خێزانە بکات ئەتوانین پەیوەندی دروستکەن بینیان وەکو ئێمە وەکو بەرپرسیار لەگەڵ عایلەکە زۆر سپاس ئەو بەرپرسیارایی